سەبارەت بە خراپی دۆخی کارەبا لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق ڕاگەیەندراوی حیزبی شوعەراق و داواکردنیان بۆ خۆپیشاندانێک گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ڕاید فەهمی سکرتێری حیزبی شوێ عێراقی. بەڕێز ڕاید فەهمی سڵاوتان لێبێ و کاتتان باش. چێ هۆکارە لە خراپی دۆخی کارەبا لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق؟ أنا نعتقد أن موضوع الكهرباء ئێمە پێمان وایە بارەتی کارەبا بابەتێکی فڕاڕەهەندە بەرە هەموو شتێک بەرپرسیارەتی ئەم پرسە دەکەوێتە ئەستۆی لایەنی جێبەجێکار چ وەزارەتی کارەبا یاخود لایەنی خۆجێی جێبەجێکار بێت. بەڵام کارەبا تێبینی ئەوەشی لەسەر هەیە کە دەسوەردانی زۆری لەسەرە لە لایەنی زیادکردنی ڕێژەوبەرهێنان وەزارەتی نەوت پەیوەندی پێوە هەیە لە لایەکی دیکە مۆلیدەکان و کەرتی تایبەت بە شەکی دیکەی کەشێ کارەبا هەندێک کات هاوڵاتی دووساری نەبوونی کارەبا و سەرباری ئەوەش بەرزبوونەوەی نرخی ئەمپێرەکانی کارەبا دەبێتەوە. لایەنێکی دیکە پەیوەندی بە گەندەڵیەوە هەیە. گەندەڵیش چەند ئاستێکی هەیە لە نێو خودی وەزارەتە لە لایەنەکانی دیکە. ئەمە سیستمێکە کە گەندەڵی لە نێو هەموویدا هەیە و گێچەڵیشی تێدا. دیوێکی دیکە هەیە کێشەی جیاوازی لە نێوان ئامادەکردن و ئەو کارەبایی کە هەیە و ڕێژەی خواستی کارەباکە. ئێستا ڕێژەی خواست زۆر لەوە زیاترە کە بەرهەم دەهێنرێت. ئەمڕۆ دەگوترێت ئێمە پێویستمان بە 36 زیاتر لە 36 هزار مێگاوات کارەبایە لە کاتێکدا ئێمە تەنیا 25,000 بەرهەم دەهێنین. لەو 25,000ش 14,000 بۆ هاوڵاتی دەچێت و ئەوەی دیکەش بە فێرۆ دەچێت کەواتە ئێمە لە بەردەم کێبڕکەیەک داین بەڕاستی ناتوانین کە زامنی ئەوە بکەین بە ئامانجەکەمان دەگەین. ئەمە پەیوەندی بە وەزارەتی بازرگانی، وەزارەتی پلاندانان، وەزارەتی نەوت و کۆمەڵێک لایەنی دیکەشێت. تەواوی ئەم کارتێکەر و لایەنانە هەمویان لە پشێویدان ئێستا. بۆیە کاتێک حکوومەت یاخۆ دەسەڵاتی خۆزی و دەسەڵاتی فیدرالی زۆر کات ئەگەر تەنانەت بشێوێت ئامانجەکانی بپێکێت ڕوبڕووی ئەم ئاستانگانە دەبێتەوە، ڕوبڕووی ئەم دەسوەردانانە دەبێتەوە، بەمەش ناتوانە دەبێت لەوەی کە بەڵێنەکانی خۆی باتە سەر. ئێمە تێبینی ئەوەشمان کردووە لەم حکوومەتە و تەواوی حکوومەتەکانی پێشوش. کەواتە کێشەکە زۆر لەوە قوڵترە کە تەنیا پەیوەندی بە وەزارەتی کارەبا و شایستە داراییەکانەوە هەبێت. بۆ ئێستا خەڵکی چارەسەرکردنیان کێشە قورسە ئەستەمە. بەشێکی کێشەکان پەیوەندی بە خراپی پلاندانانەوە هەیە. لە بنیارەتدا کێشەیەکە بوو کاتێک کێڵگەکانی بەرەمێنانی غاز پشتیا پێبەستە بۆ کارەبا لە کاتێکدا ئێمە کێڵگەی گازمان بەو شێوەیە نییە. دوای ئەمەش ئەگەر بێت و ئێمە گاز بە نرخێکی گیران هاوردە بکەین کێشەیەکی گەورەترمان بۆ دروست دەبێت. ئەمە لایەنێکی سەرەکیە. دواتر ئەو دام و دەستگا کارگێڕیانەی کە بابەتەکە بەڕێوە دەبن لە وەزارەتی کارەبا و لایەنەکانی دیکە کێشیان هەیە. دەبینین کە چۆن سەرۆکوەزیران سزای هەندێک لە بەڕێوەبەری گشتی و بەرپرسی داوە. کەواتە کێشەکە لەوەیە، بەڵام پرسیاری گەورەتر ئەوەیە باشە ئەم بەڕێوەبەرانە کێ هێنەوێتی و لەوەی داناون و ئەم بەرپرسیارەتەی پێداون کە پێویستە ئەمە ڕێک بخرێتەوە. بۆ دەبێ بزانین شتێک هەیە و لایەنێک هەیە ئەمانەی لەو پۆستانە دانەوە. دواتر پلانگێڕی هەیە، پرۆژەدا دەندرێت جێبەجێ ناکرین. کۆمپانیاکان پرۆژیان پێ دەدێت دەردەکەوێت باش نین و بە کەڵکی جێبەجێکردن نایەن. پلانجێری لە نێوان لایەنە بەرپرسەکان و خاوەن مۆلیدەکاندا هەیە لە لایەکی دیکەکەواتە کاتێک دەگوترێت کێ بەرپرسیارە من پێت دەڵێم سیستەمەکە هەمووی بەرپرسیارە. ئەگەر نا ئاسان دەبوو بابەتەکە چارەسەر بکەین. ئەگەر هاتووە بەرپرسیارەتی لە وەزیرێک دابا واتە خەتاکە لە وەزیرێک لە بەڕێوەبەرێکی گشتی دابا دەمانتوانی چارەسەر بکە. بەڵام ئێستا کێشەکە لە تەواوی سیستەمەکەدا بۆیە خەڵک ئێستا تۆڕەی خۆیان دەردەبڕن و خەڵک داوای چارەسەری ڕیشەیی بۆ ئەم بابەتە دەکەن هەموو ئەم دیوانە لە خۆیان بگرێ.
کەسی باش بۆ شوێنی باش پلاندانانی باش بژاردەی دروست بژاردەی ڕاست پشتبەستن بە کەسانی شارەزا و پسپۆرت و پێنەدانی بەڵێنێک کە تۆ ناتوانانی بیبیتە سەر وە هەوڵدان بۆ کۆنتڕۆلکردنی خواستی کارەبا ئەم زۆرە پرسانانە ئەمە هەمویان پەیوەندی بە پرسەوە هەیە و ئەنجامەکەشی ئەوەیە کە دەبینین. بەڵێ بەڕێز ڕایت فەهمیەوەکو حزبی شوێی عراقی داوای خۆپیشاندانەکەن لە ڕاگەندراوەکە پێتان وایە ئەم پرسە بە خۆپیشاندان چارەسەر بێت ئەوانەی کە گەندەڵن گوێ لە خۆپیشاندەرانەگرن؟ لا الاحتجاجات اولا هي خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزایی ئێمە لەگەڵ ئەوەدان کە پشتگیری ناڕەزایی بکەین پشتگیری خۆپیشاندان بکەین خەڵک مافی خۆیانە تووڕێی خۆیان دەربڕن بەم بەرزی پلەی گەرمایە کە بەڕاستی هیچ سروشتی نییە دواتریش پرسەکەەوە نییە کە خۆپیشاندان بابەتەکە چارەسەر بکەن بەڵکو ئامرازێکی فشارە بۆ سەر ئەو کەسانەی کە دەسەڵاتیان بەدەستە و بەرپرسیارەتیان هەیە بۆی ئاوەڕ لە کێشەکان بدەنەوە و بەڕژدی کار بۆ دۆزینەوەی چارەسەر بکەن لە نێوەشیاندا ئەو پرسارانەی باسمان کرد لە دانانی کەسی باش لە کەسی شیاو لە شوێنی شیاو لە ڕوبڕۆبوونەوەی گەندەڵی و تەواوی ئەم بابەتانە چونکە ئەمە بابەتێکی فڕەڕەهەندە ڕەهندی کارگێڕی و تکنیکی تێدا خەڵکی دەڵێن ئێوە بەڵێن دەدەن بەڵام بەڵێنەکانتان نابەنە سەرەوە هەموو ساڵێک ئەم بابەتە دووبارە دەبێتەوە و بێبەڵێنیمان لەگەڵ دەکەن لە کاتێکدا ئەو پارێزە بەلاحانەی تەرخان دەکرێن کەس نازانێت بۆ کوێ دەچن و بۆچی بەڕاستی خەڵک دەپرسێ ئێوە بەڵێن دەدەن و وێنە و دیمەنی جوانمان بۆ دەکێشن بەڵام هیچ شتێکیش نییە و دێن پێمان دەڵێن ئەمە گەندەڵە و ئەمە ڕۆڵی خۆی جێبەجێ نەکردو و دەیان شتی دیکە کەواتە ئەمانە تەنیا پاساون خەڵک باوەڕێن بە پاساوانە نەماوە بۆیە خەڵک پێویستە فشار بکەین ئێمەش فشار دەکەین بۆ چارەسەری ڕاستەقینە پێشکەش بکەین ئەگەر پێویستیش بکات گفتوگۆی ڕاستەقینە لەگەڵ زەماوەردا بکەین و خەڵک قسەی خوان هەیە بۆ ئەوەی بیکەن من نمونەیەک دێن بۆەوە حکوومەت دەڵێ کە ئێستا نرخی ئەمپێرێک 14,000 دینارە حکوومەت و خەڵکێک هەیە پارەیەکە زیاتر دەدات بەڵام هیچ ڕێکارێک نییە حکوومەت گرت بێتێ بەر لە کاتێکدا حکوومەت کارەبات ناداتێت لەلایەکی دیکەش کارتی تایبەت ناچێتە ژێرباری ڕێکار و ڕێوشێنەکان کەواتە هاوڵاتی لە هەردوولا زیانی بەردەکەوێت ئەمە بابەتێک نییە بەردەوام بێ بەڕاستی. بەڕێز ڕاید فەهمی سکرتێری حزبی شوێی عراقی لە بەغدا و لەگەڵماندا بوو زۆر سوپاس بۆ ئێوە.